کاکە ڕێز و سڵاومانەیە بۆ ئەم حکوومەتە بەجێڵین ئیشەڵا ئەم حکوومەتە کاول بووە هەر با بۆ خۆیان بێ کە ڕۆیشتین ناگەڕێنەوە خاک و بەردەکەی هەڵەگێڕینەوەانێ منی ژیوای چاکبوونی بۆ خوازم بەس نایبینینە تا 20 ساڵی کەش هەرچی بڵم کەمە ئیسفادەی نییە وەڵا بێتەوانی هەچی سێ بڵم هیچ پێ ناوت ئەمەە حکوومەتێکی گەندەڵە وڵی ئێمەوە بەجێمان نێشت ئێمە خۆشیمان تیان نەدی بەس هیوادارێک نەو گەنجانی کە لێرە ئەمێنێ حکوومەت کارێک دوابگا بەخوا بچێتوانێ خۆشببوون گەنجانیێرە دامیگەڵم خەڵکە گوناحە چیتر ئەم خەڵکە تووشی گەشت مشکلێ نەبێت ئێمە بەجێڵی نێمە ڕوون تاوە ناگەڕێنەوە هیوادارین چاک بێت حافیزی لە ئیشەڵا پشت بەخواگەنە شوێنی خۆتان بەبێکێشەوە چاوی هەموو کارەزەوە شکماجەکەم برانم لە شانستاق بێ لە شانستاق براگەم ئەمە گەنجانێکە وڵات بەجێ ئەڵم برام ئەمام گەنجانەکە وڵات بەجێڵم قوربانم ئیشەڵاگەن ئیشەڵاگەم برا ئیشەڵا بە سەلامەتیەگەن من برادرانەکە سەفەرەکەن کاکە خواتان لەگەڵ بە سەلامەتیەکەن ئیشەڵا ئیشەڵا پشت بەخوا چای هەموو تاماسە قوربانە بوو قوربانە بوو خواتان لەگەڵ کاکە سەلامەتی قوربانە گەردە نەزاوی برام ئیشەڵا پشت بەخوا پشت بەخوا ڕێز و سڵامان بۆ کارەزەوش پشت بەخوا خواتان لەگەڵ پشت بەخوا کاکە باسەرکەی ڕۆحە کارەزەوشە خواتان لەگەڵ برام خواتان لەگەڵ قوربانە خواتان خواتان لەگەڵ براکەن خواتان لەگەڵ برام خواتان لەگەڵ بێ کاکە ئیشەڵا ئەگەم برا پشت بەخوا کاکە بەم گەنجە یاخەکانی کوردستانە حافیزی لە هەموو دوای سەلامەتی ماوە ئیشەڵا پشت بەخوا گەنە شوێنی خۆتان بەبێکێشە پشت بەخوا گەن خواتان لەگەڵ بێ سەر چاو